دیمەنی یەکێک لە موچەخۆرانی هەرێمە کە ڕێگری دەکات لە یەکێک لەو تەنکەرانەی کە بەوتەی خۆیان سوتەمەنی هەڵگرتووە بە مەبەستی گواستنەوەی بۆ یەکێک لە دەواازەکانی نێوان ئێران و هەرێم. دوای بێهیوابوونیان لە چەندین میکانیزمی جیاوازی فشار لەسەر حکوومەت بۆ پێدانی شایستەداراییەکانیان و چارەسەرکردنی بنەڕەتی کێشەی موچە، مامۆستایان لە دوا هەڵوێستیاندا ڕێگەی عەربەت سلێمانیان لەو بار هەڵگرانە داخست کە سوتەمەنی دەگوازنەوە بۆ دەواازەی باشماخ و مامۆستایان دەڵێن سوتەمەنی بە نایاسایی دەگوازنەوە و سەرچاوەی داهاتی نایاسایی هەرێمن. داخەوە خۆزانین دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بەدەم داواکاری مەدەنیەوە نایە هەتاوەکو دەست بۆ شوێن حەساسانە نەبێت کە سەرچاوی داهاتی ئەوە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە ڕێگەیەکی نوێتر بدۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین فشارێکی زیاتر لەسەر دەسەڵات دروستکەین. ئەم ڕێگەیەش بریتە لەوەی کە دەزورین بۆ سەرچاوی داهاتی دەسەڵات. ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە ئێمە پەنای بۆ بین. پێمان وایە لەم ڕێگەیەوە ئەتوانین بڵێم فشارێکی گەورەتر دروستکەین لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. تەنها مامۆستایان نین لە دۆخی خۆیان ناڕازین. شۆفێری ئەم بار هەڵگرە کە ڕێگری لەلایەن مامۆستایانەوە لێکراوە باسی خراپی دۆخی ژیانی خۆی دەکات و جەختیش دەکاتەوە کە سوتەمەنی هەڵگرتووە، بەڵام بەترسەوە دەڵێت خۆتان دەزانن سوتەمەنی بۆ کوێ دەبم. فەقیر و کاسبم تاوانم چییە؟ ئەو کاسبی خۆتانەکەن؟ بڵێ کاسبم ئەی من بچین سێ شەریکم ناوەم سیارێ 9 نەفەر لە سەرمایە 19 ملیۆن قەرزارم دەیتر خوا گەورەیە ئەوە نەم پێوتری. ئێوە چی بارەکەن ڕۆژانە نییە کووە وەڵی مانجێکم نەو سەفەرم کردە کووە بار کووە کووە ئیش کووە وەڵی ئیش نییە. چی ئەگواستنەوە؟ ئەوە نەوت ڕەشە بۆ کوێ بن پێویست ناکە خۆت نازانی تەواو بەس. سەرەڕای سەرمای زۆر و دروستبوونی لۆدێکی زۆر لەسەر شەقامی سەرەکی هاتوچۆ، بەڵام مامۆستایان دەڵێن بەمەوە ناوەستن بەڵکو و چادر هەڵدەدەن و بەردەوام دەبن لە فشارەکانیان بۆ سەر حکوومەت و دەسەڵات تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. ئەتوانین چیتر ئەم چالاکیانە بەکاربێنین ئەویش بە ڕێگرتن لە تەنکەری نەوتەکان کە لە کوردستانەوە ئەچن بۆ ئێران یان لە شار و شارۆچکەکانەوە ئەچن بۆ ئێران هەستەکەین ئەم نەوت فرۆشیە شێوەیەکی قاچاخە چونکە هیچ داهاتەکەی دیار نییە و هیچ داهاتەکەی ناگەڕێتەوە و ئەم داهاتەگەر بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن بەشێک لە داواکاریەکانی خەڵکە خزمەتگوزاریە چارەسەرە بێ گەر چارەسەری موچەکەش نەکا. دەنگی ئەمریکا لەسەر دۆسی ئەگەری ناردنەدەرەوەی نەوتی هەرێم بە شێوەی نایاسایی پەیوەندی کرد بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە، بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. حکوومەتی هەرێم بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە چارەسەری کێشەی موچە پەیوەستە بە بەغدادەوە و داواش دەکات مامۆستایان بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. هەر ئەمڕۆژ دەوامی بەشێکی زۆر لە خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی دەستی پێکردوێتەوە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.